إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. لا شرح كتاب من هەڵبژاردنی 222 گەوهەر و مرواری لە فەرمودەکانی هەردوو پێشەوە مسلم و بوخاری گەشتینە فەرمودەی ژمارە 101. ناونیشانەکەی ئەو هەژارەی کە شایستەی خێرپێکردنە ئەوەیە کە نیەتی، بەڵام لەگەڵ ئەوەشا خۆی ئەپارێزێ و دوورەگرێ لە سوالکردن. یعنی ئەو کەسەی کە شایستەیە کە خێری پێ بکەی ئەوەیە کە نیەتی، بەڵام خۆی زەلیل ناکە، دەستپان ناکاتۆ، هاوار ناکە، ناڕواتە مزگەوتەکان بپاڕێتەوە لە خەڵک. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم: ليس المسكين الذي ترده التمرة والتمرتان ولا اللقمة واللقمتان، إنما المسكين الذي يتعفف. إمام بخاري جمارة 1470 وإمام مسلم جمارة 1039. أم حديثة أجرنا للروايات كتيرها لصحيحين هاتوا: ليس المسكين الذي يطوف على الناس ترده اللقمة واللقمتان والتمرة والتمرتان، ولكن المسكين الذي لا يجد غنى يغنيه ولا يفطن به فيتصدق عليه ولا يقوم فيسأل الناس. بيغمر فرمي صلى الله عليه وسلم مسكين، طبعا ما زانين زكاة لشريعة إسلام أدري بهش جور كس زكاة لشريعة إسلام أخوي تعالى باسي كردوه لسورة توبة آياتي شصد: إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها تأخير هشتسكة. پیغمبر فرمي صلى الله عليه وسلم مسكين كزكاتي في أشياء وكخيري في أشياء، والنية ك لا مزقوت كان باريته ويان لا بازار كان يان أدالة درقاي مالكان بملاو بولاي أقريت خرمايك يان دو خرما ديناريك يا درهميك بي بدري. بلكو مسكين كي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم مسكين أويا كنيتي ك اگر هشی بێ بەشی ناکە. طبعا ئێمە پێناسەی فەقیر و مسکین علەما بەم شێوە کردویانە، ئەڵێن فەقیر کەسێکە کە ڕۆژانە بۆ نمونە یعنی 10,000 پێویستە، ئەم تەنها 2,000 هەیە، ئەوە فەقیرە. مسکین کێیە؟ مسکین ئەو کەسەیە کە 10,000 پێویستە بەڵام 8,000 هەیە، يعني هەردووگیان هەر نقصانیان هەیە، بەڵام مسکینەکە حاڵەکەی باشترە. جا پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم مسکین ئەوە نییە کە دەست لە خەڵپانەکاتۆ، مسکین ئەو کەسەیە کە پارەکەی بەشی ناکە بەڵام ناشڕوا بپارێتەوە لە خەڵکی، و خەڵکیش پێی نازانن، زۆرینەی خەڵک پێی نازانن. ئینسانی ئیماندار عزەتی نەفسی هەیە، ئاسان نییە لە لای دەست لە خەڵپان کاتەوە، باوەڕەکەی نەشی بێت دەست لە خەڵپان ناکاتەوە. هەتا جاری وا هەیە بەرامبەرەکەی وا لێی تێگا ئەم دەوڵەمەنە، بەرامبەرەکەی وا لێی تێگا دەوڵەمەنە، ئەمەنە یعنی عزەتی نەفسی هەیە، خۆی ناشکێنێتەوە. ئەمە زۆرمان بینیوە. برادەرێک باسی ئەوەیە کرد کە ئەیوە جاری وا هەبووە لە ماڵمانە نان نەبووە بیخۆین، ئەیوت والله نان نەبووە، جاری وا هەبووە لە ماڵمانە بیخۆین، بەڵام مامێکم دەوڵەمەند بوو ئەهات ئەم کە شارەزایی لە دین هەبوو، ئەهات پرسی بە ئەمە کە دەیوت زەکات چۆن بیدەم و بیدەم
چۆن تەوزیعی کەم و چۆن هینی کەم و چەندێک مەکەوێ و ئەوێت پرسی بە من ئەکرد بەڵام بیری لەوە نەئەکردەوە کەوا من محتاجم یەکێکم لەو کەسانی کە مستحقم زەکاتم پێ بدرێ لەبەر ئەوەی خۆ من ناشکانەوە و داواشم لێ نەکرد وە لەو ڕۆژەوە 35 ساڵە مامەم بەردەوامان 1 دینارێکم لێ وەرنەگرتووە کە ئەو بەردەوام دەوڵەمەند بووە منش بەردەوام فەقیر بوو 30 ساڵ ئەمە خۆگرتنە ئەمە مەسەلەکە چییە؟ مەسەلەکە غینای نەفسە غینای نەفسە دەوڵەمەنی نەفسیە دەرونی دەوڵەمەنە ئەگینا لایەنی مادی نیەتی ئەمە مسکینی تەواوە ئەمە مستحقەکەوا خەڵق هەر کەسێ بیناسێ زەکاتی پێ بدا یارمەتی بدا ئەگینا سوالکەرەکان براینە دانامێنن ئەمڕۆ دێتە ئەم مزگەوتە سبەی ڕاتە مزگەوتەکەی مامۆستا عەبدولهادی دوو سبەی ڕاتە مزگەوتەکەی مامۆستا عەباس سێ بەیانێکێتە مامۆستا عومەردا گوێی ناداتیەوە بگرە زۆربەیانیش دەوڵەمەنن زۆربەیان خانوویان هەیە زۆربەیان سیارەیان هەیە من قەناعەتم وایە کەسێک ئەگەر 6 مانگ سوال بکات 6 مانگ ئیتر کەلک ئەوەی هەیە زەکاتی لێ وەربگیرێ یعنی ئەگاتە حەدێ زەکاتی لێ وەربگیرێ ئەی چ جا هەیەنە چەندین ساڵە زەکات یعنی سوالەکە ئەمجا هەر کەسێکتان بینی ئوسلوبی یعنی ئەمە بۆ ناسینەوەی درۆزنەکان هەر کەسێکتان بینی جورئەتی کرد هەڵسا و هاواری کرد و یعنی وە جورئەتۆ جارێکان سەرەتا سڵاواتی لەسەر پێغەمبەر بدەن جارێکان دەسەکا بە محاضرەیەکەدا ئەوە بزانە ئەوە دزی ڕەقەمیەکە فێر بووە یعنی ئەوە فێری دزێتی بووە چاک چاکی لێ ئەزانێ هونەری هەیە لە ئیبداعی هەیە جا بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم زوو ئاگاداری کردینەوە زوو ئاگاداری کردین تۆ ئەڵێ ئەو کەسەی جورئەتی کرد داوا بکە کەوا بوو مەترسە لێی ئەوە مسکین نییە و زەکاتیشی پێ ناشێ خۆتە خەڵەتێنی زەکاتەکەی پێ بدەیت باوەڕ بکە خۆتە خەڵەتێنی خێری تری پێ بکە قەیچێکە گەر هاتە دای لە دەرگای ماڵت خێرێکی پێ بکە مەسەلەن قەیچێکە من ناڵێم پێی مەکە بەڵام زەکاتی پێ بدەی ناشێت فرمودەی ژمارە 102 پاداشتی ئەو کەسانەی چاویان لە هەژار و بێوەژن و بێباوکانە عن أبي هريرة رضي الله عنه قال عن النبي صلى الله عليه وسلم قال الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله وأحسبه قال وكالقائم الذي لا يفتر وكالصائم الذي لا يفطر بخاري جمارة 6007 ومسلم جمارة 2982 پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەو کەسانەی کە چاویان لە بێوەژنە چاویان لە فەقیر و هەژارە چاویان لە مناڵی بێباوکە وەکو مجاهید وان لە پێناوی خوا طبعا هیچ کەسێک لە ئیسلامە پاداشتی مجاهیدی نییە هیچ کەسێک چونکە مجاهید ئەم ڕوحە عەزیزە لە پێناوی خوایە ئەبەخشێ بۆ ئەوەی خەڵکی ئیسراحەت کە يعني کەسێک کە ئامادە بێ ڕوح خۆی ماڵی خۆی سەروەت و سامانی خۆی ئەدا تاوەکو دوژمن نەیە وڵاتەکەی داگیرکە تاوەکو عەقیدە و دینەکە و بیر و باوەڕەکەی سەلامەت بێ هی خەڵکیش سەلامەت بێ ئەو خۆی ئەمرێ شەهید دەبێ بەس هی خەڵک سەلامەت بێ ئیتر ئەو کەسە دەرەجەی لەسەرەوەی هەموو دەرەجەکانە پلەی لەسەرەوەی هەموو پلەکانە ئەو کەسەی چاوی لە بێوەژن و لە یەتیم و لە بێباوک و لە فەقیر و هەژار بێ ئاوایە حتى أفرمي وأزانم في غمر صلى الله عليه وسلم فرمي وكو كسيك وايا لجياني حمو رجاني جيان بالرجو بيه شوكاني شي حتى بياني شون يجيبك حمو عمري زور قوريه براسي تو تشاوت لا بلا مهم او يبزاني كي بيباوك ايسا بيباوك وهي برينا خوي زكاة دا بيباوك وهي خوي زكاة دا ما شاء الله هيتي وإمكانياتي ورسيكي باشي بوجه ماو هەر کەسێتی ئەڵێ مامۆستا زەکات بۆ یەتیمەشێ ئێخر تۆ نابێ بڵێی زەکات بۆ یەتیمەشێ چونکە یەتیم ئەنواع و ئەشکاڵە یەتیمەیە خۆی زەکاتەدا خۆی پارەکەی زەکاتی تایە نابێ وا بڵێ ئەبێ بڵێ مامۆستا زەکات بۆ یەتیمێکی هەژار ئەشێ ئێژن یەتیم نابێ پارەی زەکاتی بدرێت چونکە زەکات چڵکی دەسە و نازانم چی ئەم قسانە
منیش ئەڵێم ئەو قسە قسەیەکی عشایریە و هیچ پەیوەندی بە هەر کەسێ فەقیر و هەژار بێ یەتیم بێ بێوەژن بێ هەر کەسێ بێ ئیمکانیاتی نەبێ دەستی نەڕات و دروستە زەکاتی پێ بدەی هەر کەسێکێ و یەتیم لە هەموو کەسێ زیاتر مستحقە ئەگەر یەتیمێکی فەقیر بێ بەس ئەگەر یەتیمێکی دەوڵەمەند بێ بەڕاستی نابێ پێی بدەی نابێ پێی بدەی نازی بدە دەست بێنێتە سەریا سەردانیان بکە بە زەید پیانە بێتەوە بەڵام زەکاتی پێناشی زەکاتی پێناشی هەروەها بێوەژنی وا هەیە وەرەسەی مێردەکەی بۆ ماوەتەوە خانووی باشی هەیە ماڵی باشی هەیە هیچ پێویستی بە زەکات نییە بەس بێوەژنێکی بێناز کە پارەی نییە و ئیمکانیاتی نییە و برا چاوی لێی نییە و باوک چاوی لێ نییە ئەوانە بەڵێ بەڕاستی ئەوە مستحق فرمودەی ژمارە 103 با لە کاتی دعوت سازیەکانماندا ئاگامان لە هەژاران و نەداران بێ أبو هريرة بما أجرته رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال شر الطعام طعام الوليمة يمنعها من يأتيها ويدعى إليها من يأباها ومن لم يجب الدعوة فقد عصى الله ورسوله لا رواية كتير أفرمي بئس الطعام طعام الوليمة يدعى إليها الأغنياء ويترك الفقراء إمام بخاري بينجز رصته هفتاه حوت وإمام مسلم هزار وشوارصته سيودو پیغمبر صلی الله علیه و سلم فرمای خرابترین خواردن یکه خواردنی شایعه افرمای خرابترین خواردنی شایعه فقیر و هەژاران کە ئاواتیان ئەوەیە بڕۆن تێرزک خۆیان لەوێنان بخۆن قاوە نەدرێ دەوڵەمەندەکانیشی بۆ داوەت ئەکرێ ئەوە خراوترین خواردنە بەڵام لەگەڵ ئەوەیشا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر داوەت کرای ئەبێ بچی ئەگەر نەچی معسیەتی خوا و پێغەمبەری خوات کردووە صلی الله علیه و سلم بەڵام بەو مەرجە شایی بە معنای ئەوە نابڕۆی ڕەشبەڵەک و دەمبلک و ئەو بەزم و بالۆرەی بەرلوت و ئەو شوێنانە ئەوە لە ڕاستیەوە شایی نیە ئەوە معسیەتی خوایە ئەوە نابێ بچین ئەو بۆ وەلیمەکە بۆ دعوەتی نان خواردنەکە ئەڵێم من هەر کەسێ نەچێ گوناحبارە لەو دعوەتی شایی شاگەر تۆ دعوەت ئینشاء الله ئەگەر ژنت بۆ خۆت هێنا ژنی دووەم و سێمتان هێنا ئەگەر ژنتان بۆ کوڕەکانتان هێنا ئەگەر شاییتان کرد ئینشاء الله دعوەتان کرد بە ئیزنی خوای پەروەردگار چاوتان لە فەقیرەکانی خزم و گەڕەکەکەتانیش بێ ئینشاء الله تعالی چونکە فەقیر ئەولاترە تا فەقیر وەستابێ بۆچی دەوڵەمەندیش دعوەت کە هیچ مانعێک نییە ئەمە وەکو قوربانی وایە قوربانی ئێستا ئەتوانی بدەی بە دەوڵەمەند ئەتوانی بدەی بە فەقیریش بەس تا فەقیرەکە وەستابێ دەوڵەمەندەکە یعنی بۆ نمونە من قوربانیەکەکەم قوربانەکەم دە پشکە 20 ماڵ هەیە دە ماڵی دەوڵەمەندە و هەیەی والحەمدولله دەستیانە ڕاو دە ماڵیشی فەقیرە بیدە بە دە ماڵە فەقیرەکە بەڵام ئەگەر تۆ 20 پیشک بوو لە کۆڵانەکەشا 20 ماڵ هەیە فەقیر و دەوڵەمەندی تیاتێکەڵە بیدە بە هەموویان هیچ مانعێک نییە قوربانی وایە شاییش وایە دعوەتی شاییش وایە بەڵام تا چاوت لە فەقیرەکە بێ باشترە فەرموودەی 104 کچان بەرەکەتن هەر کەسێک بە جوانی ئاگای لێیان بێ و پەروەردەیان بکات بەهەشت بۆ خۆی ئەکڕێت پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم لەو حەدیثەی کە خاتو عایشە دایکی ئیمانداران خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەڕێتەوە فەرمێ دخلت علي امرأة ومعها ابنتان لها تسأل فلم تجد عندي شيئا غير تمرة واحدة فأعطيتها إياه فقسمتها بين ابنتيها ولم تأكل منها ثم قامت فخرجت فدخل النبي صلى الله عليه وسلم علينا فأخبرته فقال من ابتلي من هذه البنات بشيء فأحسن إليهن كن له سترا من النار أخرجه البخاري 1418 ومسلم 2629 خاتو عائشة دایکی ئیمانداران ئەگەڕێتەوە ئەفەرمێ ڕۆژێکیان ئافرەتێک هات دوو مناڵی پێ بوو ئافرەتێکی بێوەژن و دوو مناڵی یەتیمی پێ بوو دوو کچ هات داوای شتێکی کرد ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو خەڵک چووە داوای کردووە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باوکی هەمووان بووە گەورەی هەمووان بووە هەموو کەسێک تەماحی هەبووە لە ماڵی پێغەمبەرە شتێکی دەستکەوێ ئەڵێ هەرچی گەڕام حتى تەنها خورمایە یەک دانە خورمام دەستکەوت عایشە ئەفەرمێن بۆیم هێنا دام پێی کردی بە دوو لەتەوە لەتێکی دا بە کچەکەی بەمیان یەکێکی لەتەکەی ترشی دا بە کچەکەی تر ئەفەرمێ چی بۆ خۆی نەمایەوە منیش پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هاتەوە و هاتە ژوورەوە بۆیم گێڕایەوە
پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ خوا ئیمتیحانی بکا کچی پێ بدا وەکو ئەو کچانە یعنی کچ بکەوێتە ژێردەستی جا ئەمیش بە جوانی نازیان بکێشێ پەروەردەیان بکە حجز بێدڵیان نەکا بەقەدەر توانا کە خوا پێی داوە ئەبێتە تا ئەیاندا بەشوو طبعا تا ئەیاندا بەشوو ئەبێ بە سترێک بۆی لە ئاگری جەهەنەم ئەبێ بۆ سترێک بۆی لە ئاگری جەهەنەم بەڕاستی کچ بەرەکەتە حتى لقرآن هاتوها خواه تعالى فرمي يجعل لمن يشاء إناثا ويجعل لمن يشاء الذكور ما مسايك من بو أي فرمو هر كسي يكم منالي كتبه أو ما لبر بركته به أو ما لبر بركته به چونك خواه تعالى آفرتي خصوتا كتشي خصوتا بيشي كر لو آياته جال بر أوا ڕۆژێ لە ڕۆژان دڵتان شتێک نەکا کە خوا کچی پێدان قەت ڕۆژێ لە ڕۆژان دڵتان شتێ نەکە ئێسا خەڵکێکی زۆر هەیە کوڕیە بەدەست کوڕەکەیەوە گیری کردووە بەڵام کچەکانی بوونەتە بەرەکەت ماڵەکەی بۆ بنەڕێەوە زۆر کەسەیە ئەگەرێتە تەمەنێکی گەورەی تەنها کچەکانی بەکەلکی تێن کاتێ خوای تەعالا ئەگەر کچی پێداین دڵمان پێی خۆش بێ و دوعا بکەین بڵێن خوایە بەرەکەتی تێ بخەی بە تایبەت ئەگەر نازی بدەیتێ جا حق خۆشیەتی نازی بیتی ئەگەر نازی بیتێ قەت ئەو کچە بێدڵیت ناکە بەس نازی بیتێ ببی بە هاوڕێی باشی بۆی حتا شوویش بکە حتا ئیسە کچێ شووی کردووە دایک و باوکی پێویستیان پێێتی دێ خزمەتیانەکە ئەگەڕێتەوە ماڵەکەی خۆشیە با بەڕێوە دایک و باوکیشی خزمەتەکە بەڵام چی کوڕێک ئەماکە چی کوڕێک ئەماکە وەڵڵا هەرچی کوڕ هەیە هەرەوەنە حەساوە ژنی هێنا ئەسڵەن باوک و دایکیان ناناسی هەر نایناسی مەگەر خوا یانی کۆتا حەدیسی ئەمڕۆمان 105 گەورەی مافی پیاو لەسەر هاوسەرەکەی گەورەی مافی پیاو لەسەر هاوسەرەکەی عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إذا دعا الرجل امرأته إلى فراشه فلم تأته فبات عليها غضبان لعنتها الملائكة حتى تصبح إمام بخاري جمارة 5193 إمام مسلم لهزار 436 للرواية كتراء فرمي إذا باتت المرأة هاجرة فراش زوجها لعنتها الملائكة حتى تصبح للرواية كتراء في غمر صلى الله عليه وسلم فرمي والذي نفسي بيده ما من رجل يدعو امرأته إلى فراشه فتأبى عليه إلا كان الذي في السماء ساخطا عليها حتى يرضى عنها هر ئافرەتێک ئەگەر پیاوەکەی داوای لێ بکا بچێتە سەر جێگای و نەچێتە سەر جێگای خوای تەعالا لێی تووڕە ئەبێ و مەلائیکە لەعنەتی لێەکە حتا بەیانی لێ بێتەوە لە ڕیوایەتێکی ترە ئەفەرمێ حتا پیاوەکەی ڕازیەکە هەر ئافرەتێک ئەگەر بێگوێی پیاوەکەی بکە ئەگەر بە قسەی پیاوەکەی نەکا هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو حەدیثەکەی ترا سوێنە خوا فەرمێ بەو زاتەی کە نەفسی منی بەدەستم بەو زاتەی یعنی بە ئەڵڵا سوێن بێ بە ئەڵڵا ئەگەر بێت و داوای لێ بکا بچێتە سەر جێگای و نەچێتە سەر جێگای خوای تەعالا لێی تووڕە ئەبێ إلا كان الذي في السماء ساخطا عليه يعني خواي پروردگار إلا كان الذي في السماء ساخطا عليها حتى يرضى عنها حتى پیاوەکەی ڕازیەکە دەیسیر کە بزانم ئافرەتانی ئەم زمانە چۆنن خوا پەناماندا ئافرەتانی ئەم زمانە تەنها وەنەبێ يعني طبعا مەبەستم هەموو ئافرەتێک نییە لەخوا بەزیاد بێ ئافرەتی باشیش زۆرە بەس زۆرێک لە ئافرەتان لود بە پیاوەکانیان دانادەن زۆرێک لە ئافرەتەکان حەساب بۆ پیاوەکانیان ناکەن حتا هەندێک ئافرەت هەیە ئەوەندە حەساب پیاوە پیاوەکەیەکە تا مناڵی گەورە بێت کە مناڵی گەورە بوو ئیتر تەواو ئەم بەلایەک و ئەوش بەلایەک ئەم بەلایەک و ئەوش بەلایەک ترەبن بە خوشک و برا يعني ئەمە بەڕاستی نەکبەتیە خوای تەعالا لێمانی بەدوور بگرێ إن شاء الله تعالى يا ربي خوای إصلاحمان بکەی يا ربي خوای دامەزراوان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی يا ربي ئەو قسانەی کە ئەیکەین عملی پێ بکەین يا ربي خوای ئەوەی کە ئەیبیسین عملی پێ بکەین يا رب العالمين يا ربي خوای
بۆ خاتر ناو جوانەکانی خۆت ئەم دەمچوانی کە لەم مزگەوتە دانیشتون و ئەوانەی کە گویان لە متارێ لە ئاگری جەهەنەم بیان پارێزی یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆش ببی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەوەمان قەرزارە قەرزارەکانی بۆ ئاسان بکەی خوایە یا ڕەبی ئەوەمان نەدارە خوایە بۆی ئاسان بکەی یا ڕەبی خوایە ئەوەی ئیشی نییە و کاسبی نییە بۆی ئاسان کەی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری لە فیتنە و دووبەرەکی بە دوورمان بگری خوایە خۆشی و تەبایی لە وڵاتە بەرقەرار بکەی خۆشی و هەرزانی تیا بەرقەرار بکەی ئامین ئامین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين